ئامارەکان ئێستا ئەو لژنانەی کە پێکات بوو لە بەیانیەوە لە AGCC هەروەها لە نوێنەری قایمقامیەت و شارەوانی ئەو لایەنانەی کە پەیوەنددارن کە لەگەر بەرگری شارستانی بە هەمانجی زەردەکانیان کردووە دەوروبەری 200 دوکان زیانی پێگەیشتووە زیانی گیانی نەبووە خۆشبەختانە تەنها زیانی مادی بووە 81 کەس فریاگوزاریە سەرەتاییەکانیان وەرگرتیا 20 کەس لەو 81کە ڕەوانەی نەخۆشخانە کراون کە تەنگە نەفەسی بووە 61 تریش لێرە هەر لە مووقع ئەوەی پێویست بە بۆیان کراوە لە ڕێگای تیمەکانی تەندروستی کە لێرە بووینە ئافرەتێک کە لێرە بۆش پێیشکاوە کەسێکیش بە کەمی دەستی سوتاوە زیانەکانەوە بووە ئەو 200 دوکانە ئێستا زەردەکانی بۆ دەکرێتن هەردوێنێ ڕێزدار سەرۆکی حکوومەت پەیوەندی کرد و هەموو ئامادەکاریەکی حکوومەتی ڕاگەیان بۆ ئەوەی کەوا ئەوەی لە توانای حکوومەت دابیتن هاوکاری و کاسبکارانە دەکرێتن لژنەکانی شارەوانی و بەڕێوەبەرایەتی ژینگە پارێزی و خزمەت گوزاریش ئێستا سەرقاڵی خاوێنکردنەوەی ئەو شوێنەنا بۆ ئەوەی کەوا کاسبکاران بە زووترین کات دەست بە کارەکانیان بکەنەوە تیمەکانی کارەبا بەڕێوەبەرایەتی کارەبای دوو ئەوانیش وا سەرقاڵی کارەکانی خۆیانن بۆ ئەوەی ئەو شوێنانەی کە زەرەریان پێگەیە کارەبایەکانیان فەسڵکەن لەگەر شوێنەکانی تر کارەبا بۆ ئەو شوێنانەی تر بگەڕێتەوە هاوڵاتیانیش دڵنیا دەکەینەوە کەوا لژنەکان هەمووی وەکو پێویست بە کارەکانی خۆیان هەڵدەستن ئەکید هۆکارەکەشی دواتر ڕادەگەیەندرێت دوای ئەوەی لێکۆڵینەوەکان تەواو دەبیتن تیمەکانی بەرگری شارستانی و ئاسایش و پۆلیس ئێستا سەرقاڵی لێکۆڵینەوە نەبووەوەی لە هۆکاری ئەو ئاگرکەوتنەوە بزانن چیە و وەکو دوێنێژ ڕاگەیەندرا بە دڵنیاییەوە ئەگەر کەسی کەم تەرخەمەبی ئەوە ئیزراعاتی بەرامبەر دەکرێتن.